بێڕای سڵاو و ڕێز بیسەران و هێژای رادیۆ دەنگی گێر بە بەرنامەی دەنگی شیلان هاتینەوە لاتان. من هەورین جەنگاوەر پێشکەشوانی بەرنامە. سەرەتا جەژنی نەورۆز و سەرساڵی کوردی و هەتاوی لە گەلەکەمان و بیسەران و بینارانی خۆشەویست پیرۆز دەکەم. هەوا سنوور بەخێراتنتان دەکەین بۆ بەرنامەکەمان و جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. زۆر سپاس سەربژیت. بیسەرانی ئازیز، بابەتی بەرنامەی و هەفتەیەمان ئەساستاوەتە سەر جەژنی نەورۆز و پیرۆزباییەکان. نەورۆزی ئەو ساڵ خاوەن تایبەتمەندیەکی بێوێنە بوو، هەم وەک نەورۆزی بەرخۆدانی و بەرخۆدانی شۆڕشی ژن ژیان ئازادی و هەم لە ئاستی نەتەوەیی و وەڵامی بانگەوازی ئاشتی خوازیانەکەی ڕێبەراپۆ بوو. هەوا سنوور دووبارە بەخێراتنتان دەکەم. سەرەتا بەلەو پرسەوە دەست پێ بکەین. جەژنی نەورۆز و سەرساڵی 2725 کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئەو ساڵ مۆری خۆی لە مێژوودا. هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بەڕای ئێوە؟ منیش لە سەرەتادا جەژنی هەتاوی، جەژنی نەورۆز، ڕۆژی نوێ لە سەرەتادا لە ڕێبەراپۆ لە شەهیدانی ڕێگای ئازادی بە تایبەت ئەوانەی کە بۆ نەورۆز گیانیان بەخت کردووە لە تەواوی گریلاکانی ئازادی، لە تەواوی ملیتان و شۆڕەشگەرەکان کە ئایسە لە چەپەری بەرخۆدانیدا لە بەرخۆ دەدەن، لە تەواوی گەلە قارەمانەکەمان بە تایبەت دایکانی ئاشتی و دایکانی شەهیدان پیرۆز دەکەم و هەروەها لە ئێوە و هاوکارەکانیش پیرۆز دەکەم، لە تەواوی بیسەرانی هێژایش پیرۆز دەکەم. بەڵێ وەکو ئێوەیش لە پرسەکەتانە ئاماژەتان پێکرد، جەژنی نەورۆزی ئیمساڵ بەڕاستی مۆری خۆی نەتەنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران، وەکو کورد نەورۆزی ڕۆژهەڵاتی کوردستان مۆری خۆی ئەتوانین بڵێن لە تەواوی نەورۆزەکاندا. ئەلبەتە لێرەدا دەمەوێ ئاماژە بە گەلی باکوور بکەم. سەرەڕای بانگی ئاشتی ڕێبەرئاپۆ کۆماری داگیرکەری تورکیە هیچ وەڵامێکی نەتەنیا بە بانگەوازی ڕێبەرئاپۆ نەدا، ویستی کە بەڕاستی کورد بەو شێوازەی کە دەیەوێت نەورۆز پیرۆز نەکات. فقط لێرەدا بەڕاستی دەمەوێ قارەمانی لە یەکۆبوون بە دەنگی ڕەسای خۆیان هەم لە ئامەد، هەم لە ماردین، هەم لە هەزەخ، هەم لە ئیستانبول، لە تەواوی شارەکانی کوردستان لە باکووری کوردستان سەرەڕای هەموو زەخت و گوشارەکان توانیان کە بەڕاستی ئەتوانین بڵێن کۆبوونەوەیەکی محتەشەم بە دەنگێکی ڕەسا بتوانن نەورۆزی ئازادی جەستەی ڕێبەرئاپۆ پیرۆز بکەن. ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دوای شۆڕشی ژن ژیان ئازادی ئەتوانین بڵێن کە ئیتر دەستی بە سەردەمێکی نوێ کردووە و ئەو سەردەمە نوێش لە هەموو شەرت و مەرجەکان و تەواوی هەڵوێستگرتنی خۆیان لە هەموو قادەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هەم لە بواری سیاسی هەم لە بواری هونەری لە هەموو قادەکاندا ئەتوانین بڵێن کە ڕنگدانەوەی خۆی هەیە. نەورۆزی ئەمساڵ بۆچی جیاواز بوو؟ بەڕاستی ڕێبەرئاپۆ بە بانگی خۆی جارێکی دیکە بە تەواوی دەوڵەت نێتەوانەکانی داسەلماند کە وەکو هەر لە مێژووە کە دەستی بەم شۆڕەشە کردووە داخوازی ئاشتی و دەموکراسیە. بۆ ئێرانیش هەر لە سەرەتادا ئەوەڵجار کە لەگەڵ ڕێبەرئاپۆدا چاوپێکەوتن دروست بوو، ڕێبەرئاپۆ ئاماژەی بە دەموکراتیک بوونی ئێران کرد. گەلی کورد بە هەیەجان و هیوا و عەشقی ڕێبەرئاپۆ لە بەرامبەر ئازادی و ئازادی گەلەکەی ئەتوانین بڵێن کە لە نەورۆزە بەڕاستی نەمای خۆی ڕووی ڕاستەقینی نیشاندا. گەلێکە بەڕاستی تینووی ئازادیە، گەلێکە بەڕاستی هیوایی لە بەرامبەر ئازادی زۆر بەرزە. لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەوڵەتی ئێران لە مێژووە دەتوانین بڵێن حتا ڕۆژێ ئێستا هەرویستویەتی بە شێوازێک پێشیگرتن لە کۆبوونەوەی گەلی کورد. نەورۆز هەروەکو کە لە ناوەکەی دیارە یانی ڕۆژی نوێ، لەو ڕۆژە نوێدا بە لەبەرکردنی جلوبەرگی نوێ بە هاتنە گەڵ یەکترین بە هەڵپەڕکێ بە گۆڤەند ئەتوانین بڵێن نمونەی ڕاستەقینی کۆمەلگای بووین، هەدەف و ئارمانجێکە هەیە، ژیانێکی ڕاستەقین کە هەیە پێکەوە دابەشکردن. یعنی پێکەوە ژیانی گەلان نیشانەدا و هەموو ڕەنگە بە یەک و یەکدەست یەک ئاهەنگ بە یەک و یەکتری تەواو دەکەن. ئەلبەتە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران یەک لە وڵاتانەیە کە بەڕاستی زۆر نەتەوەی تیا ژیان دەکات، فقط حقیقەتەن کاتێک کە ئەبێ بە نەورۆز تۆ فارس و عەرەب و کورد و بەلوچ و ئازەر و یەکیان لە یەک جیا ناکەیتەوە. بەڕاستی ئەتوانین بڵێن
واتەیەکی مێژووی هەیە نەورۆز بە تایبەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. بە تایبەت کورد لە هەموو ساڵێکدا لە نەورۆزدا پێشەنگایەتی ئەوە کات کە بتوانێت جارێکی دیکە نیشان بدات کە گەلی کورد نمونە و پێشاهەنگی دامەزراندنی ژیانێکی ئازادە، نمونە و پێشاهەنگی چەندە جیاوازی هەبێ ئەوەندە دەتوانن کە پێکەوە بژین بێ ئەوەی کە فەرق و جودایی هەبێ، بێ ئەوەی کە کەس مافی خۆی هەبوونی خۆی ناسنامەی خۆی بەسەر گەلێکی دیکەدا داسەپێنێ. نازانم بەڵکو گەلی ئێمەش ئەلبەتە هەم ویستویانە هەم تماشایان کردووە. لە تاران گۆڤەندێکی زۆر بەڕاستی بە ڕێکوپێک بەڕێوە چوو، هەمووشیان بە جلوبەرگی کوردی بوون. ئەوەی کە لە دەوروبەر هەڵپەرکیەکە بوون هەمویان فارس بوون، ئەوەی کە هەڵپەرکەی دەکرد و هەڵپەرکەیش بە فیگوری کوردی بە جلوبەرگی کوردی هەمووش کورد بوون. بەڵام ئەوەی کە زۆر بە هەیەجان و بە هەستێکی زۆر نازەنینەوە چەپڵەیشی دەتەقاند لە دەوروبەریانە فارس بوون. یانێ ئەم تەسویرە بە گوێرای من ئەگەر ئینسان تماشای لێ بکە هیچ قسەیەکی دیکە ناتوانێت پێناسی ئەم تەسویرە بکە بێجگە لە ئەوە کە بڵێن بەڕاستی ئەو نمونەی براتی و یەکێتی گەلانە. ئەلبەتە نەورۆزی ئەم ساڵی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆ جیاواز بوو چونکە هەرکەس هەیەجانی بانگەوازیەکە ڕێبەر ئاپۆی ژیان کرد. جیاوازی و گرسەی بوونی نەورۆزی ئەم ساڵی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە بوو کە هەرکەس بە هیوا و عەشقی ئەوەی کە ڕێبەر ئاپۆ بە جەستەی ئازاد ببێ، ڕێبەر ئاپۆ بە هەڵگرتنی بەرپرسیارتی ئەم پێواژۆ بۆ دەموکراتیکردنی دەوڵەت نەتەوەکان جارێکی دیکە ئەتوانین بڵێن کە بڕوایان بە ڕێبەر ئاپۆ بەڕاستی گرێدانیان بە فەلسەفە و ڕامانی ڕێبەر ئاپۆ بە جۆش و خرۆشانێکە لە نەورۆزی ڕۆژهەڵات و کوردستاندا بوو جارێکی دی خۆی لە تەواوی قادەکاندا داسەلماند و نیشانی تەواوی هێزەکانیدا. جا تێنە سەر ئەو بابەتەیش کە دوای ئەو هەموو جۆش و خرۆشانە کە دەوڵەتیش لە فەرق و زانستی ئەوەدایە کە ئەم گەلە بە ئارمانج و هەدەفێکی ئیدیۆلۆژیک و فەلسەفیکەوە دێنەگەلیەک و نەورۆز پیرۆز دەکەن چونکە جۆش و خرۆش و هەیەجان و جەماوەری ئەم جارە بەڕاستی زۆر زۆر بەرزتر بوو لە هەموو شارەکاندا. ئەتوانی بڵێن ئورومیە نمونە بوو، بۆکان نمونە بوو، سەقز نمونە بوو، سەردەشت نمونە بوو، بەڵکو زۆر شارەکانی دیکە وەکو مەهاباد، بانە، مەریوان هەم بەشێکی نمونە بوو هەم بەشێکیش لەبەر زەخت و گوشاری دەوڵەت نەیانتوانی پیرۆزی بکەن. ئەو جێگانەی کە پیرۆزیان نەکرد من زۆر ئەتوانم بە دڵێکی سافەوە بڵێم هەر هەست و مێشکیان لەگەڵ ئەوانە بوو کە پیرۆزیان کرد و ئەوانەش کە پیرۆزیان کرد بەڕاستی بە هەیەجان و عەشقی ئەوەی کە بتوانن بە فەلسەفە و ڕامانی ڕێبەر ئاپۆ و بە پاڵپشتی بە بانگەوازی ڕێبەر ئاپۆ جارێکی دیکە هێوا بکەن کە دەوڵەتی ئێران بەرەو دەموکراتیک بچێ و ئەو گەلە یعنی گەلی ئێمە بەڕاستی بە جۆش و خرۆشانی خۆی لە نەورۆزدا نیشانیدا کە ئامادەیە بۆ خاوەنداریەتیکردن لە پەیامی ڕێبەر ئاپۆ. هەوڵ هەروکو بۆ خۆشتان ئاماژتان پێکرد نەورۆزی ئەو ساڵ خاوەن چ پەیامێک بوو، مرۆڤ چۆن دەتوانێت چاوی لێ بکە، هەروەها پەیوەندی ئەو نۆرۆزە بە بەشداربوونی ژنان لە مەراسمە پیرۆزبایەکان ئێوە چۆن هەڵدەسەنگێن؟ لە وڵاتێکدا ئینسان حیات جێگەیەک دەتوانێت بە شێوازێک بژی، شێوازێکی ژیان بەڕێوە ببات، فقط حقیقەتەن بە ساڵانە گەلی کورد لە بن زەخت و گوشاردە ژیان دەکەن. زوان قەدەغەیە، ناسنامە قەدەغەیە، هەبوون قەدەغەیە، ڕێو ڕەسمی مێژووی قەدەغەیە، جلوبەرگی قەدەغەیە. یانێ بە تەواوی گەلێکە کە لە هەبوونی مێژووی خۆی هەر هەوڵ هاتووەتە داین کە بێپار بمێنێ. بەڵام ئەگەر بێپار نەماوە، ئەگەر هەبوون و ناسنامە و زوان و چاند و جلوبەرگ و هەموو نرخەکانی دەستکەوتیەکانی مێژووی هاتووەتە پاراستنیش، ئەویش بە بەرخۆدانی گەل بوو خۆی بووە، ئەویش بە خاوەنداریەتی گەلی کورد بوو خۆی بووە. بە تایبەتی پێشەنگایەتی ژنان لەم بابەتەدا بووە. نەورۆزی ئەم ساڵ جارێکی دیکە ئەو حقیقەتانە ڕوونکردنەوە بوو بە تایبەت بە پێشەنگایەتی ژنان. تماشا بکەن هەواڵڤیان لە نامەکەیدا دەنووسێ کاتێک کە من شەید کەوتم بە دوای من شین نەگێڕن، گۆوەند بگێڕن، یانێ هەڵپەرکێ بەڕێوە ببەن، چونکە وەختێکە هەڵدەپەڕم بە باسک دەبم و دەفرم. گەلی کورد حقیقەتەن خاوەن فەلسەفەیەکی وەهایە، وەختێکە هەڵدەپەڕێ بە باسک دەبێ و دەفرێ، چونکە هەست ئازاد دەبێ،
چونکە هەست لە ئازادی دەگەڕێ، چونکە مێژوو لە ئازادی دەگەڕێ. نەورۆزی ئەمساڵ بە تەواوی ئیفادە ئەوە بوو کە گەلی کورد بە تێگەیشتنی پەیامی ڕێبەر ئاپۆ کە پەیامی ئاشتی، ئازادی، پێکەوە ژیان بە دامەزراندنی سیستەمی کۆنفەدرالیزمی دەموکراتیک دەوڵەت بەرە و دەموکراتیک برنە. ئەتوانین بڵێن کە ژنان هەر وەکو کە ڕێبەر ئاپۆ لە پەیامەکەیدا ئاماژەی پێدەکات کە ژنان و جوانان دەتوانن ببن بە هێزی پێشاهەنگی ئەم پەیامەی منە، ژنان جارێکی دیکە لە نەورۆزی 2725 هەتاوی ئەمساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا ئەتوانین بڵێن بەڵێنێکی زۆر گەورەیاندا بە پەیامەکە ڕێبەر ئاپۆ، بەڵێنێکی زۆر گەورەیاندا بە خاوەنداریەتی کردن لە فەلسەفە و ڕامانی ڕێبەر ئاپۆ. هەر چۆن کە لە شۆڕەشی ژنجیان ئازادیدا ژنجیان ئازادی تەنیا شعارێک نییە، تەواو دنیای تر ئەمە دەزانێ. ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ژنجیان ئازادیان کرد بە فەلسەفەی یەکگرتوویی، هاتنە گەڵ یەکترین بەرزکردنی ئاستی ئیرادە و بەرخودانی و ناسنامەی ژن. بە بەرزکردنی ئەو بەرخودانی و ناسنامەی ژن ئێستا بەو ناسنامە خاوەنداریەتیکردن لە پەیامی ئاشتی ڕێبەر ئاپۆ. هەر بەو پەیامە، هەر بەو فەلسەفەیە، هەر بەو ئیدعایە سوورن ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان، چونکە لە نەورۆزە ئیسپاتیان کرد بە پێشەنگایەتی خۆیان ئەتوانن ببن بە بنگەهێکی هەم بۆ ئازادی فیزیکی ڕێبەر ئاپۆ، هەمیش لە ئاستی فەلسەفیک و ئیدیۆلۆژیکدا خاوەنداریەتیکردن لە پەیامی ڕێبەر ئاپۆ. بەڵێ ئەوڵ سنووربابینە سەر پرسێکی دیکە ڕژیمی ئێران بە دەستپێکردنی چوارشەممە سووری و هاتنە سەرساڵی نوێی کوردی دەستی بە پروپاگەندا و دژایەتیکردن کرد. بەڕای ئێوە ڕژیمی ئێران لە چی دەترسێ؟ مەترسیدارترین حقیقەتێکە دەوڵەتی ئێرانی بە لەرزە دەرهێناوە شۆڕەشی ژنجیان ئازادیە. گرسەیبوون و جۆش و خۆشانی نەورۆزی ئیمساڵ بە بنەماگرتنی فەلسەفەی شۆڕەشی ژن ژیان ئازادیە. گەورەترین خۆفیش حتا ئێستا هەر بۆ دەوڵەت ئەوە بووە ئەگەر گۆڕانکاریان و حتا ئێستا بەناو بە زاهر بە شەکڵ لەلایەن پزیشکیانەوە پێک هاتووە، وەکو من ئاماژەم پێکرد بە شکلە زاهریە بۆ خڵەتاندنە، بۆ ئەوەی کە بڵێ وا منیش هەرەفدار ژنم، منیش لە ژن دەپارێزم. ڕێبەر ئاپۆ بە ئەساسگرتنی هێزی ژن، جەوهەری ژن کە پڕە لە عەداڵەت، جەوهەری ژن لە ئەساسداوە هایە لە مێژووە، چونکە ئێمە ئەگەر تماشای حقیقەتێکە ئایستا لەناو کۆمەڵگادا هەیە بکەین، هەڵەیەکی زۆر جدی بکەین. فقط ڕێبەر ئاپۆ حقیقەتی تاریخی ژنی جارێکی دی زیندوو کردەوە، وەکو عەداڵەت، وەکو حەسکردن، وەکو بەرابەری، وەکو ئافراندن، وەکو یەکیەتی، وەکو یەکسانی، وەکو پێکەوە ژیانکردن، وەکو کۆمەلگایی بووین. لەسەر ئەو بنەمایانە جارێکی دی ڕێبەر ئاپۆ بە ئەساسگرتنی ئەو حقیقەت و جەوهەری ژن ویستی ژن بکێ بە ناسنامە و ئیرادەیەک کە نەتەنیا بتوانێ هەبوونی خۆی ژیان بکە، بە قازانجکردنی هەبوونی خۆی بتوانێ پێشەنگایەتی دامەزراندنی سیستەم و ژیانێکی ئازاد بکە بۆ کۆمەلگا. ئەمە مەترسیدارترین هێزە بۆ ڕووخاندنی ئیقتدار نەتەو دەوڵەتەکان. دەوڵەتی ئێرانیش یەک لەو نەتەو دەوڵەتانەیە کە بە هیچ وەج ئیزازە نادات کە ژن هەبوونی خۆی بژیت و ناسنامەی خۆی ژیان بکات. لەبەر ئەوە بۆ ئەوەی کە تماشا بکەن لەم ماوەدا هەم ئێدام هەم کوشتن ماوەیەک لەمە پێش لەلایەن نزیکان و خزم و کاری ژنەوە هەم تەجاوز هەم کوشتنی ژن، هەر جار بە شێوازێک دەیەوێ بەم پۆلیتیکانە سوکایەتی لە بەرامبەر ژن بکات، دەیەوێ نرخی ژن لەبین ببات، دەیەوێ ژن بکا بەڕاستی بیکا بە ئەشیایەکە نرخ و هەبوونی لەبین بدات. شتێکی نوێ نییە، نەتەو دەوڵەتەکان لەسەر تونەکردنی نەتەوەی ژن زاتن خۆیان کردووە بە هەبوون. لەبەرەوە چەندە ژن ببێ بە هەبوون، چەندە ژن ببێ بە نەتەو، چەندە ژن ببێ بە خاوەن ناسنامە، ئەوەندە هەبوون و حقیقەت و ئەو دیوارانەی کە بە عەقڵیەتی پیاوسالاری توانویەتی ئیقتدارێک کە وەکو لێویاتانی لێ کردووە لە دڵ خۆی و ئەوەندە خۆی بەهێز نیشان دەدا دەتوانێت تەواوی دنیا، تەواوی کۆمەلگا، تەواوی پتانسیەلی کۆمەلگادا بقورتێنێ. ژن بە خاوەنداریەتی کردن لە هەبوون و ناسنامەی خۆی توانی کە تەواوی ئەو زلهێزانە ئەو عەقڵیەتە لەبین ببات. ئەساس دەوڵەتی ئێران مەترسی لە یەکێتی ژنان، لە ڕۆحی پێشەنگایەتی ژنان،
لە خاوەنداریەتی ژن لە ناسنامەی ژن لە خاوەنداریەتی ژن لە هەبوونی ژن بە ڕەنگی ژن بە دەنگی ژن بە هەستی ژن ژیانکردن و تێکۆشانکردنە. هەواڵسون هەروەکو دیتمان پیرۆزبایەکی بەشکۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەڕێوە دەچێت لە سەروبەندی مەراسم و پیرۆزبایی سەرساڵی نوێ و جشنی نەورۆز لە ورمی هەندێک کەس دایان هەوێ کەشێکی نژاد پەرستیانە دەربخەن. بەڕای ئێوە کێ لە پشتی ئەو شەپۆ لە نژاد پەرستیانە و فاشیستیانەیە و دایان هەوێ چی بڵێن؟ ئەلبەتە خولاسەواری ئەتوانین بڵێن دەوڵەتی ئێرانە، ئەقلیەتێکی قڕکەرە، کوژەرە، تەنیا دەزانێت لە بین ببات. ئەقلیەت و سیستەمێکی قڕکەر بە لە بینبردنی نرخ و دەستکەوتیەکانی گەلێکی تر دەتوانێت هەبوونی خۆی مایەندە بکات. دەمەوێت لێرە بە کورتی ئاماژە بە چاوڕاخستنێک لەسەر وەزعی بە هەمان شێواز لە بەرانبەر کوردان لە جێگەکانی دیگەیش بکەم. لە سووریا بە قەتڵکردنی گەلی عەلەوی ویستیان کە بەڕاستی هێزی کورد، یەکیەتی کورد، پێشەنگایەتی گەلی کوردش بۆ دامەزراندنی سیستەمێکی نەتەوەی دەموکراتیک لە بین ببن. لە باکووری کوردستان هەمن دوای بانگەوازی پەیامی ڕێبەر ئاپۆ بۆ دامەزراندنی سیستەمی نەتەوەی دەموکراتیک، بانگی ئاشتی و پێکەوە ژیانکردن لە بن ناو ئەوەی کە ئاڵۆزی هەیە، لە بن ناو ئەوەی کە هێزێکی مخالفن دەیانەوێ نازانم یانێ بەهانەی زلهێزەکان زۆرە، خڵەتاندنیان، درۆیان، نەجددی بوویان، نەسەمیمی بوونیان زۆرە، بەڕاستی زۆرە. یانێ ئەقلیەتێک سیستمێک کە لەسەر فەنوفێڵ دروست بووە ئەلبەتە درۆیشی زۆرە، جای سەدەستیان بەگرتن کردووە. یانێ 1167 کەس تەنیا لە ناو هەفتەیەکە هاتوونەتە گرتن لە باکووری کوردستان. جا بینەوە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە تایبەت لە ئورومیە بە دروستکردنی ئەم پێلە فاشیستیە لە بین کوردەکان و گەلەکانی دیکەدا بەڕاستی دەیانەوێ ئەو لە دەستپێکەوە کاتێکە ئاماژەمان بە جۆش و خۆشان و هاتنە گەڵ یەکی گەلمان لە نەورۆزدا ویستیان بەڕاستی ئەوە پارچە بکەن، تێک ببن، چونکە بەڕاستی ئەوەندە گرسەی بوو کە تەواوی دنیا سرنجی لەسەر نەورۆزی ڕۆژهەڵات بوو. بەڕاستی ئەوە ترسێکی زۆر گەورە بوو بۆ دەوڵەت. جا ئەمجارە ویستی هەر بێجگە لە ئەوە دەستی بەگرتنیش گرتووە لە مەریوان، لە مەهاباد، لە ئورومیە، لە سەقز، لە بۆکان، لە سەردەش، لە بانە، لە شیراز، لە پێت بڵێم لە گەلێک شارەکانی فارسیش، لە تەهران، لە ئیسفەهان، لە خوراسان، لە بەلوچستان، لە سیستان، لە گەلێک شارەکانی دیکە دەستی بە گرتن کردووە. ئەو گرتنانە یەک بۆ ئەوەی کە ئەو هێزانن نەتوانن، چونکە سیانزە بە دەرێک لە پێشە، چونکە 4 نیسان ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ لە پێشە، چونکە خەباتێک هەیە ڕێبەر ئاپ و پەیامێکی داوە بۆ ئەو پەیامە فعالیەتێک لازمە بەڕێوە بچێ بۆ ئەوەی کە گەل نەتوانن بێنە گەل یەکترین، بۆ ئەوەی کە سیاسەتی پەراکەندەکردنی هێزی تێکۆشانە. ئەم پێلە فاشیستی ئەساس بۆ ئەوەیە، بۆ ئەوەی کە بتوانن یەکیەتی گەل پەراکەندە بکەن، بۆ ئەوەی کە بتوانن خاوەنداریەتی پشتگیریکردن لە پەیامی ڕێبەر ئاپ و هاتنە گەل یەک پێویستە بۆ ئەوەی کە ئەو هاتنە گەل یەکە پەراکەندە بکەن، بۆ ئەوەی کە خاوەنداریەتی نەکرێت، بۆ ئەوەی کە پشتگیری نەدەن بە پەیامی ڕێبەر ئاپ و گەلی کورد پێشاهەنگی ئەم پەیامەیە، خۆی خاوەندار دەبینێ. چۆن ڕێبەر ئاپ وەکو ڕێبەرێکی کورد مەسئولیەتی ئەم پێواژۆی هەڵگرتە سەر ملی خۆی وتی نەتەنیا گەلی کورد و باکوور من ئەتوانم بەرپرسیارەتی تەواوی ئەم مەرحەلە بەگشتی بگرمە سەر ملی خۆم، گەلی کوردیش خۆیان بە نوێنەر و نمایەندەی پەیامی ڕێبەر ئاپ دیت و ویستیان بە گوێرەی ئەوەی جارێکی دیکە بتوانن بە هاتنی گەڵ یەکترین ببن بە پێشاهەنگێکە تەواوی کێشە و ناکۆکی و ئەو قریز و کاوس و ئاڵۆزیەکە هەیە لە ڕۆژهەڵاتی لە بن ناو دینە، لە بن ناو سیاسەتە، لە بن ناو هێزی مخالفەت بووینە، لە بن ناو نازانم زۆر ناوی جیاوازدا
دەیەوێت کە بەڕاستی ئەم پێلە فاشیستیە بەڕێوە ببات ئەم هێزە پارچە بکات. ئەمە پۆلیتیکایەکی ئەساسیا زلهێزەکانە، پارچە بکە بیخەرە بن چاودێری خۆت بەڕێوە ببە. گوتنێکی فارسی هەیە دەڵێت تەفرەقە بیانداز و حکوومەت کن. عینەن جا منیش بە شێوازێکی دیکە وتم عینە ئەو سیاسەتەیشە لە باکووری کوردستان دەربازدارە، لە لای جەولانیە و لە سووریەدا دەربازدارە و لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانداژی هەمان شێوازە. لەبەرەوە بەڕاستی گەلی ئێمە لازمە شیار بن. گرێدراو بە ئەم بابەتە هێزەکانی ڕەوشنبیری ئەفغانیش پەیامێکی یعنی بەیانیەکیان بڵاو کردەوە. بەڕاستی ئەتوانین بڵێن کە لە ناوارۆکی ئەو پەیامەدا ئەمەیان نەویست بڵێن کە ئێمە وەکو گەلی ئەفغان بە هیچ شێوازێک خاوەنداریەتی لەو پێلە فاشیستەی دەوڵەت ناکەین. گەلی کورد لە مێژووە حتا ئێستا گەلێکە کە ئێمە توانیمانە چەندە لەگەڵ گەلی کووردا ژیاوین ئەوەندە توانیمانە سەرکەوتن قازانج بکەین. لازمە گەلەکانی دیکەیش وەکو ئازەرە بەلوچە هەموو گەلەکانی دیکەش خاوەنداریەتی لەم حەقیقەتە بکەن. پێکەوە شەردانی گەلەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان تەنیا لە گۆڕ بەرژەوەندی دەوڵەتی ئێرانە، لە گۆڕ بەرژەوەندی هیچ کەسێک نییە، لە گۆڕ بەرژەوەندی کۆمەلگایەک نییە. لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە مێژوودا هاتووەتە ئیسباتکردن گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران توانیویانە پێکەوە لە ناو ئاشتی و ئارامیدا بژین. ترسی دەوڵەت لەو ئاشتی و ئارامیەدایە چونکە چەندە ئاشتی و ئارامی و پێکەوە ژیانکردن پێش بکەوێ ئەوەندە هێزی ئیقتیداری دەوڵەت لەبین دەچێت. هەوڵ سنوورهەکردای و بابەتە پرسێکی دیکەتان لێ بکەم. لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران نەورۆزی ئەو ساڵ بە دروشمی بەرخۆدان و ئازادی پێشکەوتن. هۆکاری چی بوو کە ئەو دروشمە بۆ نۆرۆزی ئەو ساڵ هەڵبژێن؟ ئایا پەیوەندی ئەو دروشمە بە پەیامەکەی ڕێبەراپەوە بوو؟ ئەلبەتە پێواژوویەکە ئایستە تێدا تێپەر دەبین، پێواژوویەکە لە هەموو کاتێک زیاتر نەتەنیا پێویستیمان بە ئازادی و بەرخۆدانی هەیە، بەرخۆدانی و ئازادی حەڵقەی تەڵاین بۆ ئەوەی کە گەلەکەمان بتوانێت لە ناو ئاشتی و ئارامیدا ژیان بکەین. لە بیرمان نەچێت لە باکووری کوردستان نیوەی گەلەکەمان لە پشت مێڵەی زیندانە چاو لە ڕێگای ئازادین. لە بیرمان نەچێت لە ڕۆژاوای کوردستان هێشتا لە بن عێریشێکی زۆر دشواردایە. ئەیسایش لە هەرێ دوایی لە سرینێ قەتڵعامێکی گەل بەڕێوە چوو لە کەسایەتی ئەوانەی کە ژیانیان لە دەستا و شەهید کەوتن. جارێکی دیکەش تەواوی شەیدانی ڕێگەی ئازادی بەبیر تێنێم. یانێ لە ڕۆژاوای کوردستان گەلێکە دەیەوێت کە بەڕاستی ڕۆژێک بۆنی باروت نەژنەفێ ژیان بکات بە هیوای ئەوە دەژیت بۆ ئەوە بەرخوا دەدات. لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە پشت مێڵەکانی زینداندا بە تایبەت دوای شۆڕشی ژیان ئازادی زۆر جوان فرێک لە گەلەکەمان زۆر زیندانی سیاسی کە من لێرەدا ناتوانم تەک ناویان بدەم، فقط لە کەسایەتی زەینەب جەلالیان، جوانە سنە، پەخشان عەزیزی تەواوی بەرخۆدانی زیندانی سیاسیەکان لە ڕێگای ئازادیدا بەبیر تێنم. بەڕاستی هێژایەکە هەموو کات و ساتی ژیان و تێکۆشانی ئێمە تەرخان ببێ بۆ بەرخۆدانی ئەو بەڕێزانە. و هەروەها لە باشووری کوردستان کە بووە بە جێگەی مەقەڕی تورکیە گەلێکە دەیەوێت لە داگیرکردنی ئەقلیەتی فاشیزم ڕزگار ببێ هەیە، لەبەرەوە لەبەر خۆی دەدات و چاو لە ڕێگای ئازادیە. و هەروەها لە دەرەوەی وڵات ئەتوانین بڵێن لە سەدی هەفتە گەلی ئێمە کە گوندەکانیان سوتاوە کۆچبەر کراون بە سیاسەتی کۆچبەرکردن ئایستە لە بن ناو دەموکراسیدا لە زۆر حەقی خۆیان بێپاربوون چاو لە ڕێگەن کە جارێکی دیکەوە دوایی بەم غەریبیە بێن و بگەڕێنەوە بۆ وڵات و مەسکەنی خۆیان یعنی کوردستان. لەبەر ئەوە 50 ساڵ تێکۆشان پڕبوو لە بەرخۆدانی، ئێستاش چاو لە ڕێگای ئازادین. لەبەرەوە ڕێبەر ئاپۆ بە پەیامی خۆی ئەساس ویستی ئەمەدا بسەلمێنێ من وەکو ڕێبەری گەلی کورد و گەلیش وەکو گەلی کورد شەروان و ملیتانی ڕێگای حەقیقەت ئامادەن بۆ ئەوەی کە ئازادیم سۆگەر بکەن. پەیامەکە پڕە لە ناوارۆکێکی وەها دوای 50 ساڵ زۆری زەحمەتی ئێش کۆچبەری ئازار گریان فەقیری قەتڵعام حەڵەبچە نمونەیەک لە ئەوە، قامشلۆ نمونەیەک لە ئەوە، ئەنفاڵ نمونەیەک لە ئەوە، زیلان نمونەیەک لە ئەوە، ڕۆبۆسکی نمونەیەک لە ئەوە، زۆر قەتڵعام هی ئاگری هی دەرسیم یانێ زۆرن بەڕاستی گەلی کورد هەر لە ناو ئێش و ئازار و قەتڵعامدا ژیانی کردووە، بەڵام بە هیچ وەجه
لە هیچ کاتێکدا نەبوو بە نۆکەری دوژمن، قبولی نەکرد، خیانەتی قبول نەکرد. ئەلبەتە لێرە خەتی خیانەتیش هەبوو، ناکەوینە ئەو بابەتە. فقط گەلێک بوو کە دیرۆکێکی پڕ لە بەرخۆدانی ژیا، حتا ئێستایش لە بەرخۆدەدا، چونکە هێوای ئازادی هەیە، چونکە بڕوایی بە ئازادی هەیە، چونکە لە دڵەوە سلااوێکی ڕسای داوە بە ئازادی، چونکە ڕێبەری خۆی باوەڕ دەکات، چونکە گەلی کورد ئیتر لە بناخەی دڵەوە ئیمانی بەوە هاورد کە خاوەن ڕێبەرێکە کە لە هەر شەرت و مەرجێکدا ئەو ڕێبەرە ئامادەیە بە هەموو شێوازێک، چۆن حتا ئێستا خاوەنداری کردووە خاوەنداریەتی لە گەلەکەی خۆی بکات. گەلی کورد لە زانستی ئەم حەقیقەتەدایە، لە زانستی ئەوەدایە کە خاوەن شەروان و ملیتانێکە کە لە هەر شەرت و مەرجێکدا لە بەرامبەر هەر شێواز ئیریشی فاشیستانی دوژمندا بەرخۆی داوە، وایە بەرخۆی دەدات، حەزرە بەرخۆی بدات. ئەمانە هەموو دەستکەوتین حقیقەتێکن کە بە چەند وشەیەک ئینسان ناتوانێت پێناسەی بکات. لەبەر ئەوە شعارێک وەکو بەرخۆدانی و ئازادی هاتە هەڵبژارتن. بەرخۆدانی چونکە ذاتی گەلی کوردە، لەسەر بنەمای بەرخۆدانی گەلی کورتوانی ببێ بە خاوەن هەبوون، لەسەر بنەمای بەرخۆدانی گەلی کورد توانی کە ناسنامەی خۆی و هەبوونی خۆی لە بەرامبەر عەقڵیەتێکی زۆر فاشیستانە و قڕکەردا بپارێزێت. بەرخۆدانیش لەسەر بنەمای ئازادی و ئەساسگرتنی ژیانی ئازاددا بەڕێوە دەچێت. بە گوێرەی من شعارێکی وەها هەم زۆر هاوسەنگە لەگەڵ پەیامی ڕێبەر ئاپۆدا، زاتەنە پەیامی ڕێبەر ئاپۆ لەسەر ئەو بنەمایەدایە، و گەلی کورد، گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش لەسەر ئەو بنەمایە هەم نەورۆزی پیرۆز کرد، هەمیش خاوەنداریەتی لەو پەیامە کرد. هەواڵسون کاتی بەرنامەکەمان بەداخەوە بەر بە کۆتاییە، پرسی ئاخرتان دەدەکەم. هەروەک کە ئاماژەمان پێکرد، ژنان لە هەشتی ئادارەوە لەناو بەرخۆدان و چالاکیێکی بێوێنەدان. ئەو چالاکی بەرخۆدانیانە دەبێت تاکەی درێژە بکێشێت و ئێوە ئەو شێوازی بەشداربوونی ژنان لە ناو چالاکی پیرۆزبایەکاندا چۆن هەڵدەسەنگێن؟ من وەکو ژنە شۆڕەشگەرێکی کورد دەمەوێت بڵێم زۆر بەختەوەرم کە کوردم. دوو قات زیاتریش زۆر بەختەوەرم کە ژنم، بە شانسم، چونکە لە فێرگەیەک وەکو فێرگەی ڕێبەر ئاپۆدا دەژیم، پەروەردە دەبینم، ژیان دەکەم، فێری وشەی ئازادی دەبم، هەستم لەگەڵ ئازادیدا تێکەڵ دەبێ. لەبەرەوە لەو هەستە جوانتر پێم وابێ هیچ هەستێک نازەنینتر نییە لە تەواو دنیا. لەبەرەوە وەکو ژن، بە تایبەت وەکو ژنی کورد، لە هەر چوار پارچەی کوردستان و لە دەروێ وڵات و حتا لە زۆر کۆمەلگای ئەنتەرناسیۆنالیستە، زۆر کۆمەلگای ئازادی خوازدا، زۆر گەلی ئازادی خوازدا، فێربوونی سەرۆک، بە خوێندنی سەرۆک، بە ناسینی سەرۆک فێری وشەی ئازادی بوون. دڵیان لەگەڵ ئازادیدا، هەستیان لەگەڵ ئازادیدا، مێشکیان لەگەڵ ئازادیدا تێکەڵ بوو. ئەمانە هەموو دەستکەوتێکی زۆر بەنرخن. لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش لەسەر بنەمای فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ژنان جارێکی دیکە کەوتنە زانستی ئەوە کە مافیان هەیە بە ئازادی بژین، مافیان هەیە ژنبوونی خۆیان بژین. لەبەر ئەوە حتا یەک بموس ئاخی وڵاتی ئێمە لە بن داگیرکەری دوژمندا بێ، لازمە بەرخۆمان بدەین وەکو ژن، پێشەهەنگێ و بەرخۆدا نەبین. حتا یەک زەڕە لە بەدەنی ئێمە لە بن زەخت و گوشاری قڕکردنی دژمندا بێ، لازمە لە بەرخۆمان بدەین. ژن لازمە بە خاوەنداریەتی کردن لە جسمی خۆی، لە ناسنامەی خۆی، لە مێشکی خۆی، لە هی کۆمەلگایش خاوەنداریەتی بکات، چونکە ڕێبەر ئاپۆ دەڵێت حتا ژن ئازاد نەبێ، کۆمەلگا ئازاد نابێ. ژنان بە تێگەیشتنی ئەم حەقیقەتە لازمە هیچ کاتێک حتا نەتوانن ئەو ئازادیە نەگەێننە لووتکە، دەست لە بەرخۆدانی نەدەن. و من بەڕاستی حەقیقەتەن جارێکی دیکە دەتوانم بڵێم لە نەورۆزی ئەم ساڵدا، یعنی 2725 هەتاویدا، زۆر ئەتوانم بە دڵێکی ڕەحەتەوە بڵێم ژنانی کورد ئیسپاتیان کرد کە بە بەشداربوونی خۆیان لە هەموو قادەکاندا دەتوانن ببن بە نمونەیەکی کە بەڕاستی کۆمەلگا بەرەو ئازادی ببن، بە ئیستاری خۆیان، بە تێکۆشانی خۆیان، بە ناسینی ئەقلیەتی داگیرکەر. چونکە بۆ ژن زۆر مهمە چەندە ئەقلیەتی داگیرکەر بناسێ، ئەو نەپەی بە حەقیقەتی خۆی دەبات، چەندە بتوانێت تێکۆشان بکات، ئەوەندە نزیکی سەرکەوتن دەبێت، چەندە بتوانێت لەبەر خۆی بدات،
ئەو دەتوانێت ببێ بە نمونەیەکی زۆر بنگەهین بۆ تەواوی کۆمەلگا. ڕۆڵی ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەمەیە بۆ تەواوی ئێران، چونکە فەلسەفە و شۆڕەشی ژنجیان ئازادی بوو بە ئایدی تەواوی دنیا و ئەمەش بە هێزی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت ژنانی کورد دروست بوو. لازمەم حەقیقەتە لەبین نەبین. لەبەرەوە تا ئەوەی کە بتوانین ئەم ئازادیە بە تەواوی بگەینە لوتکە و بە ئازادی بتوانین بژین، ئەتوانین بڵێن کە ئەم تێکۆشانەوەی هەر بەردەوام بێ، ئەم بەرخۆدانیەوەی هەر بەردەوام بێ و ژنانیش لازمە بە زانستی خۆیان بە ڤین و ئیرادەی خۆیان ئەم حەقیقەتە بە تەواوی کۆمەلگا بدانە ناسی. بەڵێ هەڤەسنوور، پەیامی ئاخری ئێوە بۆ گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تایبەت گەنجان و ژنان چییە بۆ بەردەوامیکردنی بەرخۆدانی و پیرۆزباییەکانی نەورۆز؟ زۆر بە کورتی دەتوانم ئەمە بڵێم، گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە تایبەت ژن و جوان پێشاهەنگی ئەسیل و ڕاستەقینن، دینامیکی کۆمەلگان لە هەموو مەرحەلەی تاریخیدا ئەم ڕاستیانە ئیسبات کردووە. هێشتا زەمانمان هەیە بەڕاستی زۆر گرسەی بوو، زۆر جۆش و خۆشان بوو، لێرە حتا سنە، لێرە حتا مەریوان، لێرە حتا هەورامان، لێرە حتا کرماشان، حتا کەرەج، ئیسفەهان، خوراسان، تاران، بۆکان، سەردەشت، سەقز، ئورومیە، ماکۆ، سەرپۆزۆهاب، یعنی جێگەیەک و فریانە کەوتم ناوی بدەم بەرخۆدانی گەلەکەمان سلااو دەکەم، نەورۆستان جارێکی دیکە پیرۆز دەکەم و دەڵێم لەگەڵ یەک بین، پێکەوە بین، ئەگەر دەمانەوێ ئازاد بژین لەموو بەدووە لازمە بە هەدەفەوە بکەوینە ناو سەرهەڵدانانە، بە هەدەفەوە ئێمە بڕێژینە ناو خیابانانە، بە هەدەفەوە بینەگەلیە کۆم ببین. ئەلبەتە جۆش و خۆشان با هەبێ، معنەویات با هەبێ، مۆرال بەها هەبێ و هێویدارم هیچ کاتێک پێکەنین لەسەر ڕووتان کەم نەبێ، فقط چۆن لەو هەڵپەرکیانە بەنازەنینی ئیسپاتان کرد کە ئێوە گەلێکن لە پشت فەلسەفەی ڕێبەر ئاپۆدا ڕادەوەستن، لازمە دەنگیش ببێتە یەک، هەستیش ببێتە یەک، لازم بێ بە جواودانەیەکی بە جواودانەوەیەکی زۆر محکەم بە داگیرکەرەکان بسەلمێنین کە ئێمە گەلێکین، چۆن بە خاوەنداریەتی فەلسەفە و ڕامانی ڕێبەر ئاپۆ توانیومانە حتا ئێستا ئەو ئەقلیەتە بخەینە فەرق ئەوە کە لازمە خۆی بگۆڕێت، ئیتر لەموو بەدووە لازمە دەست بە گۆڕانکاری دەوڵات بکەین. ئەو هێزە بتوانێ ببێ بە هێزی دەموکراتیکردنی دەوڵەتی ئێران، ئەو هێزە ببێ بە هێزێکە بە هیچ وەج نەچێتە بە هیچ وەج نەکەوێتە بن فێڵبازی و ئەو پێلە فاشیستیانەی کە دەیەوێت بەڕاستی گەلی کورد پارچە بکات، تەواوی گەلەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران پارچە بکات. گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران گەلێکی زانایە، زانابوونێکی خۆی مێژووی هەیە، هەروە ئێستایی نییە، دەمکورتی نییە، گەلێکە کە بەڕاستی حقیقەتی دەوڵەت و حقیقەتی خۆی و حقیقەتی گشتی کۆمەلگا دەتوانێت لە یەکتر بناسێت. لەبەرەوە لێرە حتا ئەویا پەیامم بۆ گشتی جوانان و بە تایبەتی ژنان ئەوە کە جارێکی دیکە ڕۆڵی خۆیان بگێڕن، بە هیچ وەج بە پەیامێکی زۆر ڕاستەقینەوە دەربکەونە بەرامبەری کۆمەلگا و بڵێن کە ئێمە ئەو گەلەیەنە چۆن لە مێژوودا توانیومانە پێکەوە ژیان بکەین، لە ئێستا بە دواوایش بە هیچ وەج ئێمە ناینە لە ئیستۆکی ئێوە کوشتن، ڕق هەڵگرتن، بە هیچ وەج نەیتوانیوە ببێ بنەمایە کە دوو ئینسان بێنێتە گەل یەکترین. ئەگەر لە بۆکان و سەردەشت و ئورومیە و مەهابات و مەریوان و تاران و هەموو شارەکان کە ئێستا فرسەت نییە ناو بدەم، ئەوەندە ئینسان ئەگەر هاتنە گەڵ یەکترین ئەتوان پێکەوە بژین، ئەتوانن بە هیچ وەج نەکەونە بن تەئسیری ئەو پێلە فاشیستیانەی کە دەیەوێ ئەو هێزە ئەو یەکیەتێ ئەو پێکەوە ژیانە پارچە بکات. لەبەرەوە لە ئەساستا پەیامی من ئەوەیە ژنان و جوانان بە خاوەنداریەتی کردن لە پەیامی ڕێبەر ئاپۆ خۆیان لەو پێلە فاشیستیە ڕزگار بکەن و کۆمەلگایش بخەنە فەرق و زانستی ئەو حەقیقەتە. بەڵە هەڤڵ کاتی بەرنامەکەمان تەواو بوو. سپاسان دەکەین بۆ بەشداربوونتان و هەڵسەنگاندنە گرنگەکانتان بۆ هەستە جوانی کە لەگەڵ ئێمەش دابەشتان کرد. زۆر سپاس هەر بژیت، منیش سپاسی ئێوە دەکەم. بیسەران و عزیز گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەیەمان. بابەتی بەرنامەکەمان لەسەر جەشنی نەورۆز و پیرۆزباییەکانی نەورۆزی بەرخۆدان و ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بوو. بۆ ئەو مەبەستەش میوانداریمان کردبوو لە هەڤە سنوور گەلاوێژ، ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەلگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار. دووبارە جەژنی نەورۆز، جەژنی پێکەوە ژیانی گێلان، جەژنی بەرخۆدان و ئازادی لە بیسەران و بەرنامەی دەنگی شیلان پیرۆز دەکەم. تا بەرنامەیەکی دیکە و بابەتێکی دیکە
بە ئاشتی و ئارامی بژین.